والله ئێمە وەکو ئاگادارین لە سەردەمی زۆ هەتاوەکو ئێستا کە دەوڵەتی فاشیستی تورک هێرش دەکاتە سەر سنوورەکانی کوردستان و ڕۆژئاوا و کوردستان و بە تایبەتی گەلی کورد کە ئەمیش دوژمنایەتیەشی ئاشکرایە بەرامبەر گەلی کورد ئەم دەوڵەتە گردووێتێ بەر بۆیە ئێمە وەکو کوردێک هەر لە وەکو هەر تاچێکی کورد کە لە هەر شوێنێکی کوردستان دێ بەڕاستی ئەمە ئیدانی ئەم هێرشانە ئاکەین و وەکو دیارە ئەم داگیرکاریە هێرشەکە دەسەر کەسانی شۆڕژگەر و کەسانی بەهرەمەندی کورد بە تایبەتی و شۆڕشی ڕۆژئاوا لەم ڕۆژەدا کە جوانترین شۆڕشەکە دش بەم داگیرکاریە وەساوەتەوە بە تایبەتی کە ئێمەش وەکو گەنجانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان دژی ئەم داگیرکاریە ئەکەین و هەموو کاتێک ئامادەین گیانی خۆمان بەختکەین لە دژی ئەم داگیرکاریی دەوڵەتی تورک بەڕاستی ئامانجەکانی تورکیا توانی بڵێ دیارە هیچ کاتێک ناتوانانی بڵێ تورکێک لە ژیانە بمێنە دوژمنی کورد نەبێت و هەموو کاتێک دیارە تورک ئەوێت کورد ژێردەستە بێت یاخود لەناو بچێت ئامانجی تورکیا ینی لەمەیان ڕوونە دیارە بەڕاستی وەکو ئەم داگیرکاریانە کە بۆ سەر خاکی گەلی کورد کراوە کە خاک وەکو شەرەفی هەموو تاچێکی کورد وایە کە ئەم هێرش و داگیرکراوانە کراوەتە سەری بۆی هەر تاچێکی کورد بڕوان ناکەم کە بەرگەی ئەوە بگرە یاخود قوبوڵ بکات هەر کەسێک داگیرکاری خاتە سەر شەرەفی خۆی بڕوان ناکەم هیچ تاچێکی کورد ئەمە قوبوڵ بکات و داواکەم لە هەموو تاچێکی کورد هەڵوێستی هەبێ بەرامبەر ئەم داگیرکاریە تورکیا مەبەستیەوەی داگیرکاریەکانی زیاتر خۆی فراوان کات لە ناوچەکانی کوردستانە و هەوڵی بنبەرکردنی کولتور و زمان و هەموو شتەکانی کوردستان دەدا بە هەموو شێوازەیە ئێمەش وەکو گەنجان لە دژی و داگیرکارە دەوەستینەوە بەڵێ بە درامای کردێتی بە زمان کردێتی بە هەموو شێوەی بە کولتور کردێتی تەنها ئەو ئاماژیەوەیە داگیرکاری ڕوودات ئاماژی تەنها ئەوەی حکومەت ئەو زوڵم و ستەم و شتەی قوبوڵ کردووە حکومەت خۆی زانی بندەستی سوپای تورکیایە و دەوێت لە ڕێگایەوە چاکی خۆی و ینی کۆیلەتی خۆی دابینە بانگەواز هەموو گەنجان دەکەم ئەوەی کە حکومەت پێی ناگرێت با گەنجان بیکەن گەنجان بە هەموو هێز و توانای خۆیانەوە لە دژی ئەو داگیرکاریە بوەستنەوە و سەفەربەری هەفتانین ڕووی بەتەمان ڕاگەیەنێن داواکارم لە هەموو گەنجان بۆ سەفەربەریەکە ئامادە بن.